ئەو کاتتان باش ئازیزان خۆشحاڵم لەوەی کە جارێکی تر هاتینەوە خزمەتتان بەڕێزان بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیە ئەم جارە ڕووی کردووەتە ناوچەی چلچەمە و ساراڵ شاری مامۆستا مەهجووری مامۆستا مەینەتی واتە شاری دیواندەرە لە پشت سەری من ئێوە بەشێک لە شاری دیواندەرە بینن کەوایە هاوڕێمان بن با بڕۆین بەشی دووەمی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیە لە شاری دیواندەرە ببینین. سەردانی نووسینگەی ڕێکخراوەی کولتوری کۆمەڵایەتی ژیلەمۆمان کردووە لە شاری دیواندەرە ئەمانەوەی لەگەڵ بەڕێز کاک پەرویزی ئەحسەنی بەڕێوەبەری گشتی ئەو ڕێکخراوەیە لەسەر کاروبار و چالاکیەکانیان وتوێژ بکەین ئێوەش لەگەڵمان بن. ئەگەر بکرێ کورت لەسەر ژیلەمۆ بمان باس بکەن هەر فەلسەفەی بوونی ژیلەمۆ چییە؟ مەمنونم. تەمەنی چالاکی مەدەنی لە دیواندەرە ئەگەڕێتەوە بۆ ڕەنگە زیاتر لە 20 ساڵ پێش ئێستا کاتێکە دەسێ لە لاوان لە دیواندەرە هەستان بە دامەزراندنی ڕێکخراوەیەکی ژینگە پارێزی لە ژێر ناوی مەکۆی ژینگە پارێزانی هەوازوو. دوا بە دوای ئەوان دەستەیەک NGOی تر لە دیواندەرە دامەزران خەریکی چالاکی بوونە لە ماوەی ئەم 20 ساڵە هەندێکیان کورت خایەن و درێژ خایەن ئێمەش دەستێک لە چالاکانی مەدەنی دیواندەرە بەپێی زەرورەت و بەپێی بەرپرسیارەتێکی نیشتمانی و شارومەندی لە دیواندەرە هەستاین و دەستمان کرد بە دامەزراندنی NGOیەک لەسەر بنکەی لاوانی ژیلەمۆ کە ئەساس بنەما وە کۆڵەکەی ئێمە لەسەر دوو کۆڵەکەی ئەساسین ژنان و لاوان کاگەرێمە بتوانین هێزی ئەم دوو گروپە لە کۆمەلگا دەستخینە سەر ئەم دوو هێزە بەڕاستی ئەتوانین کارهایەکی گەورە بۆ نیشتمان بۆ شارەکەمان بەڕێوەبەرین لەسەر ئەم ئەساسێمە ماوەی 2 ساڵ دانیشتن و دیالۆگمان کردە و زیاتر لە 1 ساڵیش ئەتوانیمانە بە خۆشحاڵیە و بەرگەی ڕسمی وەربگرین خەریکی چالاکی بووینەوە و بەرنامەهایەکیشمان هەیە داهاتوو. کاک پەرویز ژیلەمۆ لە چه بوارێکە چالاکی ئەنوێنێ و زۆرتر لە کام باش وەکو بەشە جۆرا و جۆرەکان بەپێی ئامانجی ئەوڵیەمان و بەپێی ئەساسنامەیە کە ئێمە بەڵگەمان وەرگردە ژیلەمۆ لەسەر کولتوری کۆمەڵایەتیە وا بڵین فەرهەنگی ئیجتیماعیە و هەر شتێکام دوو حەوزە لەبەر بگرێت ئێمە چالاکی تیاکەین. و ئەو کارانەی تا ئێستا لەو ماوەیە نواندووتانە کردوتانە چی بووە؟ ئێمە لە ماوەی زیاتر لە 1 ساڵەکە بەڵگەمان وەرگردە دامەزرێنەری دوو کەمپین بوونە لە دیواندەرە لەسەر نەخۆشی کۆنا لەسەر کۆکردنەوەی یارمەتی لەسەر هاونیشتمانیە بوومە لێدراوەکان هەروەها کۆڕ و کۆبوونەوەی ئەدەبیمان بووە لەسەر ڕخنەی چیرۆک نووسینی چیرۆک
هاوڕێتی زۆرێک لە دۆستانمان کە یارمەتیمانیان داوە دانیشتنهایەک بەردەوامی تایبەت بە کۆمیتەی ژنانمان بووە کە بۆ خۆیان بەڕێوەبەری کۆمیتەکە بوون لە هەردەستپێکە و تا دوایی بۆ خۆیان بەڕێوەبەر کۆمیتەکە بوونە بۆ کۆبوونەوەی بەردەوامیان بووە بە خۆشحاڵیە و یەکێک لە کۆمیتە بەهێزەکانژی لەمە کۆمیتەی ژنانن و لاوانیش بۆ خۆیان کۆمیتەیەک تایبەتیان هەیە و ئەوانیش بەردەوام بە دانیشتن و بە خوێندنەوەی کتێ و خەریک چالاکی بۆ بەرنامەی داهاتووتانەوێت چی بکەن بۆ چیتان لەبەردەستایە؟ ئێمە لەبەر مەسلەی کۆرۆنا دوو بەرنامەمان بوو کە بەداخەوە بە دوا کەوتە یەکێکی سمینارێکمان بوو کە هەم خۆمان بناسیین بە هاوشاریەکانمان دومیشیان فستیڤاڵێکی چیرۆک بوو کە خۆشبەختانە ئەم فستیڤاڵ چیرۆکە خەریک وەرگردنی بەڵگەکەین کە ڕەنگە لە مانگهای داهاتوودا ئێمە بتوانین فستیڤاڵەکە بەڕێوەبەرین. چەند ئەندامتان هەیە؟ ئێمە ئێستا زیاتر لە 200 ئەندام. ئەوانەی کە دەنگ و ڕەنگی ئێمە بیسن و لە دیواندەرە و دەوروبەرین و حەزەکەن ببن بە ئەندامی ژیلەمۆ ئەبێ چی بکەن؟ ژیلەمۆ هیچ سەرجەم هاوشاریەکانی ئێمەیە ئێمە پێمان خۆشە کە هەرکام لە هاوشاریەکانمان بە تایبەت ژنان و لاوان کە ئێمە زۆر بڕوامان بە هێز و توانای ئەم دوو گروپە لە کۆمەلگا هەیە ئەتوانن سەردانی ئێمەکەن دەفتەری ئێمە لە پاساژی شارەداریە لە دەورمەیان ئەسلی دیواندەرە تەبەقەی دووم پاساژ خەیات خانمەکان هەر زەمان کە تەشریف بێرن لێرە ئێمە لە دۆسان هەن بۆ قبولکردنیان بۆ پڕکردنەوەی فورمی عزویەت و لە دواتریان پێمان خۆشە سەرجەم ئەو دۆستانە سەرجەم ئەو هاوڕێیانە و هاوشاریەکانمان بەشداری ژیلەمۆ بن ژیلەمۆ بە ماڵی خۆیان بزانن و بە تایبەتیش لەسەر ژنان و لاوان ئێمە پێمان خۆشەکە ئەندامێک زۆرتر بێت لەلایەن بنکەی ژیلەمۆی لاوان ئەمەگناسی خۆمان ئاراستەی ئەو هاوڕێیان و هاوشاریانەمان کەین کە لە ماوەی یەک ساڵە بەهانامانەوە هاتوون لە کەمپینەکانە لە بەڕێوەبردن کۆڕ و کۆبوونەوەکانە وەرکام لە هاوشاریەکانمان کارکامێکیان بە شێوەیەک یارمەتی دەری ئێمە بوون ئێمە ئەمەگناسی خۆمانیان پێشکەشەکەین ئاراستیانەکەین دەستخۆشیان لێکەین و دووپات یەکەمەوە کە ژیلەمۆ هیچ سەرجەم هاوشاریەکان ئێمە هیچ سەرجەمەوانی کە لە دیواندەرن و دڵسۆزن و پێیان خۆشە چالاک بن پێیان خۆشە کارکەن پێیان خۆشە بەشێک لە بەرپرسیارەتی کۆمەلگا بگرنە ئەستۆ ژیلەمۆ ماڵی ئەوان و پێمان خۆشە کە لازمەتیان نابین. ئێمە لە پاڵ ڕۆخانە و چۆمی قەزەڵوەزانین قەزەڵوەزانیان قەزەلەوزان لە زەنجیرە چیاکانی چلچەمەوە سەرچاوە ئەگرێ و 670 کیلومتر ئەپێوێت ئەڕژێتە ناو بەنداوی سپیدڕود و لەوێشەوە بۆ دەریای خەزەر لە باکووری ئێران واتە لە گرنگترین ڕۆخانەکانی ئەم ناوچەیە کە ڕۆخانێکی پڕاوە هەرچەند ئێمە لە وەرزی هاوین هاتوین و ئاوی کەمە بەڵام دیارە مەوداکەی ئەوەندە زۆرەکە لە کاتی باران و لە کاتی وەرزی خۆیە یەکێ لە پڕ ئاوترین ڕۆخانەکانی ئەم ناوچەیە.
ئازیزان بۆ ئەم بەشەی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیە لە شاری دیواندەرە ئەچنە لای هونەرمەندێکی پەنجەزێڕین خاتو ئاسۆی مرادی کە کاری شێوەکاریە. ئێوەش هاوڕێمان با پێکەوە بڕۆین گوێبیستی قسەکانی ببین و چەند تابلۆیەکیشی لێ ببینین. فەرموو. هەموو پرسیارێکی کلیشەی لەکەیەوە دەستان کردو بەکاری هوەری؟ واقعیەتی من ساڵ 86 گۆڵەن دیپلۆم گرافیکم کرد تا ساڵی 96 ئیدامەم هەنەدا تا اینکە اتفاق ناخودآگاه پێش هات و تانیم دووبارە شڕۆعی کەمە تەڕاحیەکە دەبایست بکە وردە لە ساڵ 96 تا ئێستا بە سوورەتە تەخەسوسی کارکە. یعنی هەر بە هێڵکاری و بە تەڕاحی کارتان پێکرد که به صورت ومیداد کارمەکە چونش میدادم تقویت بیاید دوای ورده که چیمە بەرە و تکنیک جدیدم بخوام بردەبەرە انتخابم کرد بە خاطرەوە چکە تولی کێشە. کام تکنیکە؟ تکنیک پودر زغال و قەڵەم و کارەکریێت. تەنیا سیا قەڵەم کارەکەن یان ئاو ڕەنگ و ڕەنگڕەوەنەوە؟ نه من کار میدادڕەنگی هم ئەنجامام هم بە صورت تخصصی هم کار پاستلگەچی ولی جدیدن که پاستلگەچیم شروع کردیە تکنیکی تەک پودر زغاڵە هەتکی تەلفیقەکەم ولی بیشترین کاری که خۆم بۆ خۆم ئەنجامیەوەم پودر زغاڵە. جا لەوە کە لە خوێندنە گرافیکتان خوێند لە لای کەسێکی تایبەتی شوەکو مامۆستا فێربوونیان نار بۆ خۆتان تەجروبی وازوو؟ نەواقعیەتی چۆن دۆری دەبیرستان تا حدود ئاشناییەکەم بیر لە بیشتر کارەکان خۆم بە صورەتە ڕاحی و ئامۆزشێک ئەشێ بدریایەتم لە پایە و ئەبتداییەکەم لە دۆری دەبیرستان ئەنجام دریایی. بعد ئیتر دوای ساڵ 96 کە کارەکانم کە بە صورەتی فرج تێلێت تەرفەرقی کردووی بە خاطرەوە هەر بە صورەتە مەجازی ئامۆزشەکانی حکومەتی و مدام تکرار و تەمرین مەکرد ئیتر ئیدامەمدا. کەسێکیش فێرەکەیت وەکو ڕاهێنەر وەکو مامۆستا؟ دانش آموزم که هست به خاطرم شرایطی که پیشاتیه فعلا نه به صورت مجازی آموزشام که ولی بیشتری خام خالی که خام تقویت کنم به خاطر تصمیمی که مس بو آینده به خاطر واس. شنگاو نمایشگاه چی؟ ساڵ پارێکێکی ساڵ 98 بەڵێ نمایشگایەکەم ئەوڵین تکنیکە پودر زغاڵە سیا قەڵەمم بەرگوزار کرد خۆشبەختانە و استقبال فوق‌العاده دیواندەر بۆ ڕۆیوچی. بابەتی تەڕاحیەکانت تابلۆکانت چین زۆرتر مەوزوع؟ واقعیەتی من چۆن هایپەڕەئاڵ کارەکەم بعد من بیشتر بافتم بۆ مهمە نه اینکە بێم ڕەئاڵ کارەکەم هەرو شتێک کۆپی عەکسەکە دەربێرم فقط ئەوە مهم نییە بۆم چۆن وەختی ئەچمە بەرە مۆزوعی خاسێک بۆ خۆم انتخاب ناکەم ئەسڵەن ئێستا هەست لە مدەتێ زەمانە فرتر حەزەکەم بام پۆستۆ کارەکەم چۆن پۆست جوان پیر مناڵ هەتا میانزە فەرق ناکە هەتا بچکەکانش کە هیچ کەس ناوێنێ لە ناوە بتانی دەربێری فرترەوە بۆ مهمە بعد و مرور زەمان و ئەچمە بەرترەوە حەزەکەم ئەشیا بێجان کارکەم فەرق ناکە هەر شتێکی مۆزوعێکی هەر شتێک جدیدم پێبات بتانم ئەو بافتە دەربێرم بۆ مهمە. تا ئێستا چوویتە سەر شوێنێک پێ بێژن ئادێ من کێشە؟ فرە یانێ
مدام که اچم بودجه اولین کار اول سوال امکانیت منو بکش ژن وانە ژن ڕاستێژی عادێ من بکێشە نه ئەویانە نەوتیە دوای مدت گوزەریایژم ئەکسەکەم ئەنێرم بزای کامی انتخابەکەی ئەومە بۆ تەڕاحی سەبەر ڕاستی توانی من بکێشە یانە ئەرعانە بە سورەت زەندە شاید بتانم مدلی تازەتان یعنی مدلی زیندوتان کار کرد نەواقعەتی لە دۆرەی دەبیرستان ئەنجامم نەدا ئێمە دۆرەی دەبیرستان هەر کتێوێکمان بوو کە بە سورەتی کامڵن زەندەشەکەمان کردایت وەرە لە دوای ئەوە نە واقعەتی کارم نەکردی کۆپیژت کار کردووە کۆپی ئایسە دقیقان ڕەئاڵ و هایپەر ڕەئاڵ فرە کەسێژن کۆپیە کۆپی ئەکسە وەلە فەرقیان ئەوەسە کە هایپەر ڕەئاڵ تواناییان ئەو دەستە ئەتەوانی ئەو تواناییتە هەست کە خۆت لە حازێ کۆنتراستەکەی نورەکەی بعد ڕەنگامیزیەکەی کە خۆت دەستکاریەک بکەی وەلێ ڕەئاڵ نا ئەشە کۆپی خۆی دەری بێری پس ئەکسەرە نەیژن کۆپی ئەوەسە وەلە واقعەتی ئەوە نییە چۆن من دەسانم و سوورەتێکە هەر جۆرێکە مێڵم بێت تەغییراتێکی تێبە ئیتە بەستگی هەسووە تەرەف مقابل خۆتان باوەڕ بکەین وان نابێن ببێدی چی نابێ باوەڕ بکەین وان نابێن ببێدی چی نابێ شتێککە من نەمپرسی بێت و خۆتان حەزکن بکەن نا من هەچیکم هەست مەدیون خانەوادە و مەخصوصەن دایکمە حتا بوو نەمایشگاکەشم ئەوەڵی نەفرێکی حەزم کرد بێت افتتاحیکە دایکمێت چون هەچیکم مەزین خانەوادەم و دایکمە ژیان پێی وێ قەت نابێ دلێ بەبین شەنابێ ژیان پێ وێ قەت نابێ دلێ بەبین شەنابێ بێژینێ بلابێ ئەمێ هەر بینە زووێ بێژینێ بلابێ ئەمێ هەر بینە زووێ ڕێزان هاتوونێتە ناو قەیسەریان پاساژێک لە دیواندەرە کە زۆربەی خەیاتن بەرگدرون بە تایبەت جلوبەرگی ژنانە لەگەڵ خاتوبەیانی عازەمی وتوێژێکەکەین هەرچەند خۆی جلوبەرگی کوردی ئەدوورێ بەڵام خۆی جلوبەرگی کوردی لەبەر نییە ساڵە کار خەیاتیەکەی 4 ساڵێکە لای کێ فێر بووی برێژنی خۆم لەگرا خەڵک زۆربەیان جلی کوردی لەبەرەکە معمولەن کوردیە چه وەرزێکیان چه وەختێک زۆرتر کارتان زۆرە وڵا لە ئەوایڵ فەسڵە نەوروزەوە معمولەن ئەسفەند مانگ بەرەو نەوروز تا خۆرداد شلۆقە ئەی مۆدلی جلی ژنانە لێرە چییە؟ خەسریە و سەرخەزیە و بعد سنەی هەرە خەسری ئێمەژین سنەی بعد ئەو مدڵێلە لێرە ژنان پشتێنیشە بەسن؟ ئەو کرد لە سەرخەزیەکە ئەیژن پشتێنی لە چکو لەسەری بەڵێ بەگشتی جلوبەرگی ناوچەی دیواندەرە ڕنگ چە ڕەنگێک هەڵەبژێرن طبق معمول مثلا جوانەکان ئەکسەرن لباسێ لە شار دەکەن ئەوانە کە مەسەلن لباسێ لێ مەسەن مەتین و ئاوا ڕەنگە لێ سەنگی نەکەن بەڵێ جلی کوردی بە تایبەت ژنانە ئێستا گۆڕانکاری بەسەر هاتووە بەداخەوە بڕێک تەغییر ئیسە مەسەن ئەمە خۆڕەمیە ئەوە نازانم چییە لێرە شوە هەیە تقریبا وەڵام مەمولەن ئێوە دوورە نەوشتان وڵا دوونی بۆی دوورن مشتری شتێکی و ئێمەش خەبەڵیەکەین ژنانی بە تەمەن چه جۆر جلێک لەبەرەکەن ئەوانیش کەوا معمولەن سۆخمە
سەڵتا ئەوە ناکەن ئەوانەکە مەسەڵەن منتەقەکان فەرقەکە مەسەڵەن منتەقەی سنە ترافسنە لای خۆتان لای دیواندەرە دیواندەرە کەوا سەڵتاکە لە باس سەخزی ئێژن خەیات زۆر بەدقەوڵە وانە مەسەڵەن ئێژن دوو ڕۆژتر بێر ئێژن دوو ڕۆژتر بێرەوە بێ بە 2 مانگترە ناوانی بەدقەوڵین کارێکیشمان دەستم تەسوانە بەڕێزان ئەڕۆینە لای بەڕێز سەید سدیقی مەولایی حەکایەت بێژ و مەتەڵبێژی ئەم ناوچەیە کە ئێستاکە لە شاری دیواندەرەیە لەگەڵیان قسە ئەکەین و بزانین چه حەکایەتێکیشمان بۆڵێتەوە فەرمونون خاڵە سەیدگیان ئەم کاتەوە باش خوا لێ ڕازی بەخێر بێن ئینشاءالله چەند ساڵ تەمەنتە 80 ساڵ قوربان هەر لە دیواندەرە لەدایک بوویان خەڵکی ناوچەیەکی تر والله لە حماوەی تەر سڵەیمان یان لە تیکاب بەڵێ لە ناوچەی خەڵکی ناوچەی هەوشاری بەڵێ وەڵا باوکو باوەڕەمان سەید سەفاخانەت سەید سەفاخانە تایفەی کەوایە خزمایەتیتان هەیە لەگەڵ ماڵی سەید محەممەدی سەفایی بەڵێ وەڵا بنی ئامۆزامانە سەید شکورە هەروە بەڵێ وەڵا سەید شکورە بێژەری بەیتی عەزیز و کوبرا بەڵێ خاڵە سەی ژیان لەو سەردەما چۆن بوو هاوماڵی چۆن بوو خەڵک چۆن بوون ژیانیان بەیەکەوە والله قوربان فەرە هاوماڵی خۆش و هاوسایی خۆش و شکرانە بژێری و شکرانەی خۆیانە کرد خاڵە سەی ئەڵێن ئێوە حەکایەت خوێن بن حەکایەتان خوێن حەکایەتەکانتان چۆن فێرە بوون و لەکوێتان خوێندەوە والله قوربان یەک نەفەر ئەیوت ئێمەش لە مەجلیسەکە دانیشتین یادمانەگرت لە دڵەوە یادمانەگرت لە مەجلیسی کێ دانیشتن زۆرتر لە مەجلیس ڕێچرمەکان گەورەکان بەڵێ وەڵا زۆرتر کام حەکایەت ئەو بوو کام حەکایەت بەناوبانگ بوو والله حەکایەت وەناو ئەسەد پادشا وەناو ئادەشێر شێردڵ ئەوانە نیم ساعاتێ ساعاتێکەوە ئەکرێت دوو بەیتمان بۆ باس پێ یان یەک دەیەقە لەو حەکایەتمانە بۆ بخوێنیتەوە ئەسەد پادشا سێ کوڕێوێ کوڕەکانی دوو دانایی لە شارزاداوێ هەم باوکیان شارزادەسەن دایکیان یەکیان لە کارەکەرەوێ مەڵک جەمشێر و مەڵک محەممەد و مەڵک جەمشێر و مەڵک ئەحمەد مەڵک ئەحمەد لە کارەکەرەزاوێ چەند مدەتێک گوزەرێنن باوکیان ناسار لەوێ هەرچی کوڕەکە بانگەکە ێژێ ڕۆڵە من هیچ ئیرادێکم نییە لە ئێوە وەلێ دژمندارم ئانی فەوتم کرد نەخۆشم خوا نەخۆشی ناردیە سێ شەو ئەوەڵ شەو دوا شەو سیا شەو کێش قەبرەکەم بێرن جەلالەت و سەڵتەنەت و دەرایی فەرەنج هێشتی بۆتان هەرچێکیان شەرتوێ باوکە شەرتوێ ئینشاءالله کێشی قەبرەکەت بین بەڵێ قوربان چەند مدەتی پێچ و باوک ئەمرخوای کرد شەوە سەرهات سپەردەیان کرد و هاتنەوە وە سەعات دەی شەو نەچوون کارەکەرەزا هات لە مەجلیسە و کارەکەرەزا ئەو دوانە مەڵک جەمشێر و مەڵک محەممەد بوون وتی بەرە باوکمان وەچێتی کرد بابچین کێشی قەبرەکەی بێنین ڕان دەی شەوە وتی کۆرە بڕۆ هەتا بتوانن دایاندی خۆشی مەڵک ئەحمەد ئەسلاحەی پۆشا و ناوخوای بە حەق بێت چوو لای قەبرەکەی باوکی چاڵێکی کرد تماشای کرد لە سەعات 12:30 یەک ڕەشوارێک هات ئەی پادشا ئەوان زینیتە فڵمژۆر بکەی ئیشە دەرەکەم دژنەکەم شەدکەم وێڵم لە قەورە ئیسراحەت بکەیت و جۆرە فڵمژۆرە بوو بۆ ئێمە کوڕەکەی هیچ دەنگی نەکرد گەیانی ئەڵحاکە قەورەکەی پادشا دەربکە کوڕ لە دواوە ناوخوای بە حەق بەر شمشێری دالی کوشتی خرتێ چاڵەکەی خۆی قوربان ئەسلاحە و کاوە پاتۆڵ و بان قەور باوکی داوە و بان ئەوی داوە خرتێ چاکەی خۆی کاوە پاتۆڵ و ئەسلاحە و شمشێر و هاوردی و هاتەوە چاروای برد لە
لەوەڕێ تااقەتی کرد و هاتەو کەوا باتڵ و ئەسلاحی دا دەستدایکی وتیدا ئەمانەتەوە دەست تۆ ئەم ئەسلاح و کەوا باتڵە تاوەخت خۆی بەڵێ دوارە شەواتە و چۆ لای برایلی وتی برا باوکم وەلی نەحمەد و باوکمان و دارایی جێشتیە سەڵتەرەنتی جێشتیە چەندی مڵک و ماشی بۆمان جێشتیە بافرنکێش قەبرەکەی بێنن گردیان فریان کوشت کورە تۆ کارەگەرەژای نافامی نازانی دوێ شەو قەوی شەیلی تایم شەو شەیلی بێ بەڵێ قوربان دوارە نەوەخوای بە حەق بێت هاتە و دوارە چاڵێکی کەم دی کەو سوارێک هات دوارە ئەویش هەرارەت و ئەحواڵ تەڵخی و وێنە چاڵێکی کەن بۆ خۆی لەمەوە پادشا دەربکە قەورەکەی بیوە خاتە گوزەرێ ناوخوای بە حەق بێت دال و دژمنیشە ئەویشی کوێشت وارە قوربان چاروا و کوا باتڵ و ئەسلاحی ئەویشی ئەوی خۆشەویستان بۆ ئەم بەشەی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا لە شاری دیواندەرە ئەڕۆین سەردانی کاکیوا قوڕیشی مامۆستا و هەروەها چالاکی مەدەنیەکەین ئێوەش لەگەڵمان بن. ئەو کارانی کە کردوتان وەکو چالاکێکی مەدەنی چۆن دەستان پێ کردووە تا ئێستاکە؟ ئێمە سەرەتا لە کاری ئەدەبیەوە دەستمان پێکرد زیاتر پەیوەست بوون بە شوێنە ئەدەبیەکان و ئەنجومەنی ئەدەبیەکانەوە لە ئەنجومەن ئەدەبیەکان و دەستمان پێکرد بەڵام چۆن من خۆم مامۆستا بوون معلم بوون جۆرێک ئەرکێکی کۆمەڵایەتیە خاتە سەرشان وەختێک منداڵەکان ئەبینی ناتوانین بۆ پرسە کۆمەڵایەتیەکان بێدەنگبی هەر ئەوە ئەرکێکە خاتە سەرشانت کە زیاتر خۆت نیشاندوی لە بۆنە کۆمەڵایەتیەکانە بەرپرسانتر ڕاستۆکەوت بکەیت زیاتر کاری ئەدەبی بوو دەستپێک لە کلاسە دەرسەکانەوە بە ئامۆزشی زوانی کوردیەوەوانە دەستمان پێکرد دواتر هاتین لە ناو ئەنجومەن ئەدەبیەکانە کارگای شێعر و کارگای داستان و ئەوانەماندانا دواتریش ئیتر ئەمە چەند ساڵێکیشە کاری کۆڕی کتیوە خوێندن و ئەوانەمان ڕێخسۆ لە ناو شارە کاکیوا ئێوە وەکو چالاکێکی مەدەنی لە بواری ژینگە پارێزیا چیتان کردووە؟ چالاکی مەدەنی بوون ڕەنگە ناوێکی گران بێ لە ئەستۆی هەر کەسێکە و خودی چالاکی مەدەنی بوون وات پێیەکە کە نسبەت بە پرسە سروشتیەکان پرسە ژینگە پارێزیەکان بێدەنگ نەبی من چەند ساڵێک لەوە پێچووم لە ئەنجومەنێکی ژینگە پارێزی بوو لە دیواندەرە چلچەمە پێیوەست بووم بەوانەوە چەند ماوەیەکیش لەگەڵ یانە کارم کردە وەلی زیاتر ئەو شتانەی کە وەک ژینگە پارێزی وەک ئەرکێک لەسەرشان خۆم دیومە ئەوە بۆ کە لە کلاسی دەرسە ئەو شتانە ئامۆزش بدرێ بە مناڵیانی پایەی ئامۆزش بدرێ کە زیاتر خۆی نیشان بە لە ناو کۆمەڵگە ئێواتە کاهیوای قوڕیشی وەکو مامۆستایەک وەکو چالاکێکی مەدەنی توانیوێتی ئەو نەقش و دەورەی هەبێ کە کاریگەری هەبێت لەسەر مناڵەکان وە بەتایبەت لەوانی کە لە دەوروبەریا هەن من ناتوانم جواییەوە پرسیارە بەمەوە بەڕاستی ئەبێ ئەو کەسانەی کە دوایی پێئەگەن یا و مناڵانەی کە لەگەڵ منە کاریان کردووە ئەو کەسانی کە لەگەڵ منە کاریان کردووە جواییەوە پرسە بدەنەوە کە ئایا کاریگەری ئەرێنیم بووە لە سەریانیان نەم بووە بەڕاستی ناتوانم خۆم جوای وەڵامی ئەو پرسیارەتان بە دڵنیاییەوە کاریگەریتان هەبووە
لە داهاتووە وەکو چالاکێکی مەدەنی وەکو کەسێکە بەرپرسیاری بەرامبەر بە ئەو مناڵانەی کە لەلاتن ئەتانەوێت چی بکەن؟ ئێمە چەند ساڵێکان لە بە شێوەیەکی سیستماتیکتر یان ڕێکوپێکتر هاتینە ناو بوارەکەەوە کە کارەکانمان جۆرێک نەزمێکی پێبین. هاتین ئەرسان وکرد لە کۆڕی کتی و خوێن و ئەوانە بێساعت شتەکانمان نەزمێکی زیاترمان پێدا. دوایەوە ئێستا خەریکی فستیواڵێک بەڕێوە بین بەم زوانە فستیواڵی چیرۆک ئەمانەوێت نەسلێکی خەلاق بەڕاستی پەروەریش بین ئەوە نەسلێکی خەلاق بێتە سەرەوە کە ئەوان دوایی بتوانن کارەکان ئارسانم کرد بە شێوەی پایەی فێر بن و بیبەنە ڕێوە بە شێوەیەکی ڕێکوپێکتر و دروستتر. مامۆستاکەم خۆشەوێ بێ ئەو دڵم ناسرەوێ لێ تێدەگەم بە جوانی لە دەرس و وانەکانی ڕەوش بەرزیم پێ دەڵێ تێدەگەم هەرچێ بەڵێ وتەگانی سۆر جوانە مایەی ژین و ئیمانە تۆ ئەستێرەی ئاسمانی نیشانگەری ڕێمانی نەگای چاوانی ڕوونەت خۆشەویستی درونت وشەی ژینم فێر دەکا هەستم بۆ مەکتەب دەکا مامۆستا چادی سەرمە دەسۆسترین ڕێبەرمە دایم هەروە لە یادم لە پۆڵەکەی زۆر شادم. هەری گوڕەکە ئاری 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 ئای واشایی تا پرگۆشایی داگەنیم سەنانایی کەمکەین داگای سەرای ئەو سەرشانایی لەیلەکە دووربینەکەی چەمە. بەڕێزان لە شوێنە مێژووی و گەشتیاریەکانی ناوچەی دیواندەرە ئەشکەوتی کەرەفتوویە. ئەشکەوتی کەرەفتوو لە 70 کیلومتری شاری دیواندەرەیە. ئاری 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 ئای سدای زیلوبان داگمەینەتای سەتەر فەڵەگەی داگ خەفەتای شادی شانایی لەیلەکەم غەمدا مەغەزێن ئەم ئەشکەوتە ئەشکەوتێکی ئاهەکیە کەوا ئەڵێن 750 متر تا ئێستاکە درێژایی ئەو ئەشکەوتەیە و توانیویانە بیدۆزنەوە. ئەمجار چەند قات و چەند تەبەقەشە چەند نهۆمە. ئاری گوڕاگاری ئاری 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 دیامای ڕیان ژاوانای فەڵای ئاری ئای ڕوخساڵمای زاردانایی جادووری یارم با بمرم پیرانت کردمە ڕای ئاری گوڕاگاری ئاری 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 لای شومی ئاری چارم ئاری لای کەمە کامیاغ باوریم ڕۆی ڕۆی ڕوڕۆی هەر
واکە ئەڵێن لەسەر دەرگایەکە لە ژوورەکانی نهۆمی سێەم بەردەنووسێکەیە هین هێراکلیس یان هێرکول. واکە ئەڵێن لە ساڵی 1970 کۆچی هەتاوی لەسەری تاقیق و لێکۆڵینەوە کراوە، بڕێک ئاسەواریان تیا دۆزیوەتەوە، تەنانەت ئەڵێن بڕێک لەو کەسانیان ژیانی سەردەمی پێش مێژوش لەوێ هەیە، ئاسەواری سەردەمی ئەشکانی و ساسانی و دەورەی ئیسلامیشی تێدا دۆزراوەتەوە. ئەوەی کە پێشکەش کرا بەشی دووەمی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچاو لە دیواندەرە، بۆ هیوایەکە بەدڵتان بوو بێ تا بەرنمەیەکی تر شار و ناوچە و باس و بابەت و کەسایەتێکی تر شاد و بەختەوەر بن و ماڵتان ئاوا بێ.